بیرانی عزیز دووبارە سڵاتان لەبێ بەردەوامین بۆ درێژدان و گفتوگۆ و قسەکردن لەسەر تاواکردنی تەورەکانمان. کاک وهابجان من پرسیاری ئەوم کرد کە لەو بارودۆخە سیاسیە لەو کاتێک کە کاگارام لەبەری قەرداغ بوو ئەو کات پەیوەندی کاگارام لەگەڵ شخصی بەڕێزمام جەلالە چۆن بۆ پەیوەندیەکەنیان تا چ ئاستێک بوو؟ والله من نازم پەیوەندی چەنە بەڵام ئەوە ئازانی مەکتیان نەبینی پێم شۆڕشایەتیان نەبی بەڵام بیستومە کاغازوشی مەمجای بواتەوەی جوابیاوەتەوە ئەوەگەی من بزانم مەسەن ڕێی بەسەر مەمجال ئەوە بوو کە هەوڵ بدرێت یاین دەسەڵاتی تاجیم کرێت زیاتر یعنی ئەوە نەبێ هەموو شتێ بێ لە شۆڕشە بەڵام ئەوی بوونیشی ضرورە لەبەر پیاەکە چالاکە زمو زوڵی هەیە بە قووەتە شخصیان ئیمکانێتی هەیە ئینسان نەتوانێت ئیسفادە ئیمکانێتەکانی بکات بەڵام وانە بێت مەسەیتەرێ بە هەم هەرچیش بێ ئەو قەراری لێ بەهاچ ئەو بیکاتوانە یعنی دیکتاتۆر دروست بێت ئەو ڕێی وا بوو قسێک هێڵ من بزانم بەڵێ بۆ چونێک هەیە بەڵام ڕەفزی نەکردووە ئەوکۆ ڕەڤز بڵێ ڕەفزیکان نە بەڵێ ئێوە هەیە و ضرور ینی واقعەکەمان بەڵێ ڕەفزی نەکردووە بەسەڵێن ئەو پێی وا بووە وا پێی باش بووە کە بەڕێز لە تاڵەبانی هەر لە دەروی وڵات بمێنێتەوە باس کردێ بێ بەڵام هەر لە دەروی وڵات بێنێتەوە نێتەوە کوردستان قسەیشی وا لە کاگارامەوە بیستراوە شتێکی وڵی من خۆم نەبیسۆ لە ڕاستی داڵم چەند جارێک کاگارەمیشم بینیوە ئەخیر جاریشی پێش شەیربوونی من بە چەند مانگێک پێشەوە لە تەنگی سەر لەو دەیشەی کرا دەروی دەکە بیدوابین کاگاوە قارەمانیشی لەگەڵا بکە بینیم باشە ئەو کات زۆر مناقەشەژماگەنی چەند سعاتێک دانیشین دەربارەی هەموو شتێتە ئەوەی هی ئەو زەمانە تەبان تەنزیماتی و کاتە مەشاشی لەکانەوەوانە زۆر قسەماکەری شێکی وا نەبیستی چەند جاریش کەش پێش ئەوەش بینیومە لە حەفتە شوانە لە شاباژێرە دۆڵی و لە لە سەفرە و زەروون و حتا لە شاباژەر کە منجار هجومی عام دەستی پێ کردوانە منی نادەوە بە سلێمانی کاگارم بۆ تەنزیمای ناوشەر بۆ پارە و مارە بۆ زەمانە بێنم ولا شيء ما وسع عزيزكش او كذا داي شيء زور لەگەڵا بوو فتانە بەڕاستی شتێکی وام نەبیستوە یانی باشە بەر لە چوونی کاگاران بۆ قەرداغ بەری قەرداغ لە ساتە وەختی خەباتی نهێنی و ڕێخستنی نهێنیە لە شارەکان چەند جارێک لەگەڵ کۆمیتەی شارەکان و لەگە برادرانی گروپی زیندانە کۆبوونەوەیان کردبوو بۆی جۆرێک لە ڕێکەوتن جۆرێک لە ئیتفاقی سیاسی لە نێوان ئەم دوو کوتل و بەرەجیاوازی ناو کۆمەڵەیە دروست بکرێ. کاک برایم جەلال لە کتێبەکەیدا چەپشێک لە مێژووی کۆمەڵە ئاماژە بەوە کاکە ئێمە چەند جارێک لە کاگەزاد هەورامی و کاک ئارام و کاک بەلا بەختیار دانیشتوین بۆی کە بگەینە سیغەیەک جۆرێک لە تەبایی سیاسی لە نێو ڕیزەکانی کۆمەڵا دروستکەین بەڵام کاک ئارام و برادران متفق نەبوون بەوە هەتا ئەمان ویستوانە بەیانێک بڵاو بکەنەوە برادرانی کۆمیتەی هەرێمەکان کۆمیتەی شارەکان تەکلیفیان کردو کە ئەوەنەکەن بەڵام هەر بڵاویان کردو تۆ سەبارەت بۆ پەیوەندیانە و دانیشتانە کاک وەهاب چی ئاگادارە چی ئەزانێت؟ من لە پەیوەندیانیش ئاگاداریم بەڕاستی بەیان و بەیانی شوباتوانش باسەکەی وا بۆ شێوەیە نیە بەڕاستی کە ئەگەر یعنی ئەوە شتێک بۆ زۆر بە مەحدودی بۆ ناو تەنزیماتی کۆمەڵە بڵاوکراوەتە نەک بۆ خەڵک بۆ ناو تەنزیماتی کۆمەڵە کە تۆ بە تەنزیمەکەی خۆشی ڕوون نەکەیتەوە ئەی بۆ چی ڕوونکەیتەوە بۆ ناو کۆمەڵی خەڵک نەبەوە بنی بزانەوە بانی شوات ئێواش نەوە وڵاوەڵابان قەسین کەنەوانە بۆی قابل ئەندامەکانی کۆمەڵە خۆی لەم ئەندامەکانی کۆمەڵە ئەو زەمانە کادیر بوون یعنی وەختی بووی بە ئەندامکردو کادیریشی باشی کۆمەڵاویت لە هەرچی سڕی تەنزیمەکە لە سڕی ماڵی باوکە بەداو مهمتر بوو لەبەرەوە ئەسرارە قەت نەئەچووە دەرەوە وەنی وابێمان قەس بڵێ وەڵامە ناوی شەیشا بۆ ئانی تایە بۆی حکومەت بزاری ئەندام کرێ ئەمە ناسڵی و ناساس بەڕاستی بەڵام دەوترێت کەڵن کۆمیتەی شارەکانە بەڕاستی من کۆمیتەی هەڵمەت کۆمیتەی هەرێمەکان سەپەرشی تەنزیماتی کردوینی کردوانە هەنی کۆمیتەی شارەکان بەڕاستی هەر بۆ ناو هەبووە بەنی وەکو بە ناحی ئەمەلی ئەو سەپەرشی تەنزیماتی کۆمەڵی کردوێ من نەبیستوە احترام بۆ هەمانێ پیاوی تێکۆشەری جیا بۆشتی ڕێزم بە خەباتیانێ ڕێزم بۆ تێکۆشاریانێ لە دەریشەوە هاتوون دەرەوە پیاوی تێکۆشەر و ئەوەیەوە بەڵام هەبوو تەنزیماتەوەی من تیابوو بێتم لە ناوشارە ئاگام لێبوو بێت بەڕاستی کۆمیتەی هەرێمەکان سەبەرشی هەم تەنزیماتی ناوشاریگە تەنزیماتی گرتەوە بۆ دروستکەری پێشمەگەشت بوون لە ناوە بۆ دەرەوە بەڵام کاک برایم جەلال لە کتێبەکەی ئاڵێ ئێمە لە دوای ئازادبوونی برادرانی کوتلەی سژن و گروپی زیندان
کۆبوونەوەمان کردووە لە کەرکووک لە سلێمانی ئامادەبەکاریمان کردو بووی کە دیسانەوە کۆمەڵە زیندووکەینەوە و درێژە بە خەباتی سیاسی بین کەچی تو ئەڵی کۆمیتەی شارەکان هەر بەناو کۆمەڵە وەختی ئەوان برادرانی زیندان کە بەردبوون زۆرمان پێ خۆش بڕین ناڵم پیاوی تێ کۆشەریان تیا پیاوییان تەیەوە دوش خەباتیان کردووە نیان کردووە کەسین کاریەوە ناکە بەڵام وەختی ئەوان ئازاد بوون هاتوون ساڵی هەشتاکان نبووە 4 ساڵ بۆ شۆڕ بووە کۆمەڵەت دروست کراوەتەوە تەنزیمات گەشەی پێکراوە پێشمەرگە هەبووە چەکدار و شۆڕژێڕەوە بە شاخەوە ئەوە نەبوو بڵێ هیچ نەبوو بێ ئەوان بەرگو بێتنەوە هیچ 4 ساڵ دوایەوە ئەوان هاتوونە دەرەوە لە زیندان ئازاد کراون مەڵێ کاگاوت خارەمانی بۆ چوونێکی هێرەبارەوە لە وەڵامی پرسیارێکە ئەڵێ گرفتی برادرانی گروپی زیندان ئەوە بوو کاتێککە هاتنەوە هەر بە چاوی ئەو کۆمەڵی کۆنسێری کۆمیتی هەرێمەکان و کۆمەڵی ئێسیانە کە نیانەزانی کە بارودۆخەکە گۆڕاوە ئەی تەبان ئەوە هەموو تەتەوریان نبینەوە چەند ساڵە ئەوەی چ لە هێشەکانە پێش عەرزم کردی ئەم تەتەورەکانیان باش نابینی و هەم ئەو ڕەنج و ماندووبوونی و برادرانی کە تەنزیماتیان کردوێتەوە هەوڵیانداوە ئەو خەڵکی خەباتی کردو لە ناو شارە و تەسعیە و چەندین کەس گیراوی عدام کراوە وین کراوە دوایەوە چەندین گروپی پێشمەرگە دروستکرا و دەست پێشکەری شۆڕژ کۆمەڵە بوو ئەوانە من کە کۆمەڵیان دروست کردەوە ئەو هەموو حسابەتەنە لێک تۆ تێکخەری و لێ تێکەچوو ئەی نابێستانەوە بێ تەقدیسی ڕفیقانی خۆی کاو یعنی بۆیە بە تەقدیری زۆرەوە ئافرین ئێوە توانیتان درێژە بە خەباتی ئێمە و کاتێمە لە سژناوین نەتانێشتووە کەین بێتوە هەنی چەند ڕێیان وا بن ناڵم هەمیاندان بەڕێز بەڵام چەند ڕێن وا بوو هەندێکیش لە برادرانی کۆمیتەی هەرێمەکان زیندانیکردنی ئەوان و قوربانیدانی ئەوانی بەرز نەنرخاندووە نا ئەوە ڕێی منەوەشی خراپە خۆ من ناڵە بەخۆم باوەڕ ڕەکەی من هیچ من نییە خۆم ڕاستە لە کۆمیتی هەرێمەکانە ئیشم کردووە ئێمە بۆ مێژوو قسەکەن کاگوڵایەنانە بەڵام وەکو ئەوەی بڵێن تەرەفدار و بێتم نەوەڵات تەرەفداری بەڵام واقعەکە وایە ڕەنگە هەیە لە برادرانی کۆمیتی هەرێمەکانی خەلەلیان تیابە بە چاویش کرد سێریان کرد بێتنەوەوانە ئەوە هیچی شخصی خۆیەتی ناتوانانی بڵێ هەمووی وا بووە ئینسان دەبێ هەم بە تەقدیرەوە سێری ئەو برادرانی سژن کە ملیان لە بەرپەتی سێدارە بوو لە بەرچەقۆی سەدامە بوو خەباتیان کردو هێنیان کرد و داش هاتون لە درێژیان بە خەباتەوە بەڕێز و بە حرمەتەوە سێری خەباتەکەیان کاو بەسی تێکۆشانیان بکات تەقدیریان بۆ دەرێ ئەوانیش بێ بالمەقابل واسێکن کە کۆمەڵە ئەوان دروستیان کردوێتەوانێ و توانیوان هەڵی بسێنەوە توانیان تەنزیمی بکەنەوە توانیوانە وای لێ بکەن هێزی پێشمەرگە دروست کات و ئەو هەموو تەتەورە ببینەوەش تەتەورەکان بچووک نەکەنەوە هەبێ هەردوو لایەنی بەڕێزە سەری خەواتی بەڵێ باشە کاک وەهاب لە ساتە وەختێکی مێژووی کۆمەڵەیە ڕووداوێکی تر بەسەر ئەم گروپە چاپە کوردیا ڕوئەدا کە ئەویش چۆنێتی کوشتن و شەهیدبوونی ئارام شاسوارە بەڵێ کاک ئاوات قارەمانی لە دیدارێکی تەلەڤیزیۆنیا لە وەڵامی پرسیارێکە ئەڵێ کوشتنی ئارام نە لە شەڕدا بوو نە بە پیلان بوو کەواتە هۆکاری کوشتنیی بوو لە چیدا بوو وەڵام من عەزم کردی کە کاتێکە شێوی نامێکمان بۆ هەبوو کەکنشان لە بەتیقیش لێروی بەڵێ پێی دوای یەکسەر کەکنشان دانا زۆری پێناخۆش ئێمە زیاتری پێناخۆش و کۆبوونیشی پێکردین دوای گەڕێن لۆکان دوو یەکەمین کۆبوونەوەی کادرەکانی کۆمەڵسی پێکرد فعلا ئەوەی کاگەرا من مقابلەکەیمەوەی کاگەرا مێڵێ زۆر ڕاستە کاگاوات باەوەی کاکاوت قارەمانی بەڵێ زۆر ڕاستە هیچ خلافی نییە چکومان ئەوەی کە نە پیلان بووە نە لە شەڕیشا بووە وە کاگارام تەنهاینەکەی خۆی نەچوایە دەرەوە لە ماڵەکە خۆی بشادایەتەوە ئەسن جاشەکان نەڕۆشت من دوایەتر کە بوومە سەرتیبی و منتیقی لە ساڵی هەشتا و یەکۆشتا دووە چوومەتە ئەو ماڵە بەڵێ ئەو ماڵە لە تەنگی سەر بەڵێ پرسیارم لێ کردوون تێگەی یعنی هەنێکینی خۆی کاگەرام خۆی بۆ بەڕاستی نەچوایە دەرەوە ناکوژە خەتای خۆی بوو ئەی خەتای خۆی تیا هەبووەوەڵە باشە خەتای خۆی تیاوەژەوە زەرە گەورەشی لە کۆمەڵاتە بە هەندێک گومان و پرسیار هەیە هەندێک ئالۆزی هەیە لە ڕووداوەکبەوەی کە دەوترێت ئەوە یەکەمین جار بووە کە کاگارام ئەچێتە ئەو ماڵە واتە ئەو ماڵە بە ئەندازەیەک ناسراو نەبوون کاگارامیشە نەناسیوە کاگاوەتی ناسی چۆن کاگارام لە ئاسێکی سیاسی ئاوا لە بارودۆخێکی ئاوا ئالۆزا ئەچێتە ماڵێک کە جێی متمانە نییە و نایناسیە و نازانێت ئەمە پرسیارێکە کە زۆر جار زەنی چۆن کاگارام کەس نێزانی کاگارامە لە بەناایی مەلا بەکرەوەینەکە بەڵێ
ناوی کاک بەکر بۆ بەشێکی کەمی خەڵکی قەراغ کاکەوات و شەی سیروانەوەنا بوو وانزەی پێش ئەوەی بەس جسموانە تۆزە زعیف و پشکۆلە بوو هەر وەکو پێشمەگەی زۆر پشکۆلە سێرانەکە خەڵک لێ نەزانێ مەسوولی هەرمیەتی مەسوولی کۆمەڵەیەوانە وای خۆی وای پیشان نادا ئەو ماڵژ نازانیمە کاکاران بەڕاستی هەروەکو لە فەرشی احتیادی وانە دای ماڵەکەش ماڵێکی باشنەوە نێ بڵێ پیاوی بەعەزوو بێتە یا جاسوس بێتن پیاویش پیاوی باش و بنە ماڵەکان پیاوی باشوانە ئەو برادرن کاکاواتم کاک ڕۆستەم ئەوانە ئەمانیان ناسن کە پیاوی باشن برادر کادیرە کۆنەکانی تری کۆمەڵە بۆ یەکێتی کە لەو مەنتیقەیە بوون ئەو ماڵە ناسن ماڵێکی زۆر باشن کەواتە ئەتوانین بۆ شۆڕش و پێشمەرگەش بوونەوە ناڵێم ئەتوانین بۆ مێژوو بڵین پیلانێک لەم ڕووداوایانە بووە ئەوەندەی کە من دڵنیامدەوە کە کەم تەرخەمی کاگارام خۆی بووە لەوەی کە تەنها کەم تەرخەمی ئارام خۆی بوو کە لێو ماوەتەوە لە کاگاواتە دڕش بۆ سەرزەل کە ماویشەتەوە کە جاشەکان هەندوو بۆ نەچوایە دەرەوە زەبتی خۆی کە دەر نەچوای دەوە ڕایکردایە ئەوەی ڕەنگە بە تەسەری خۆی زەری ماڵەکان تەعاریەکەن ئەگەڕێن ئەپشکنن بۆیە چوە دەرەوە مەگەر نەچوایە ئەی ڕەنگە وەزعەکەوان نەبووە زۆر باشە دوای کوشتن و شەیدبوونی کاگارام دیسانەوە کۆمەڵە تووشی بڕێک گرفت بوو لەوەی کە جۆرێک لە پشێوی سیاسی تیا دروست بووەوەی کە کەسێک نەبوو لەو ساتە وەختەیە شوێنی ئەوە بگرێتەوە کۆمەڵێک لە برادرایی نێو کۆمەڵە لە دوجارە پاش نەمانی کاگارام خۆیان بە میراتگیری ڕێبازەکەی کاگارام زانیوە و کەسانی چیە بوون کە خۆیان بە میراتگیری ئەو زانیوە و چەند توانیوانە درێژە بە ڕێبازەکەی کاگارام بن وڵات پێشەکی بابا باسی بەشی یەکەمی پرسیارەکەت لە دوای شەیبوونی کاگارام لە مەنتیقی شلێروانەوە گەڕاینەوە جوولێکرا شەی دوو خالید و شەی حسێنی بابەت شێخ و پێش بە فەتەی پێش نەکەسی عکاری بوو چونکە گەڕاینەوە کاگمەشان کۆبوونیشی کرد تی پێم باشە کادرەکانی کۆمەڵە ئەوەی لە دەرەوە مۆجودە کۆبینەوەنێ کۆبوونەیە کرێنەوە بە قەراری هەموو کادری پێشکەوتەکانی ئەو زمانی کۆمەڵە کە لە دەرەوە بوون کاگرۆشوان هەڵبژێرا بە مەسئولی کۆمەڵە جی کاگارم چکو بەڕاستی ئەو بۆشایە گەورە بە کاگنشوانەوەی بە کەس پڕ ناگایەوە هەین تەنها ئەوەی توانی سەرپەرشی تەنزیماتی کۆمەڵە بکە و توانە جەوی کاگاران بگرێتەوە باشی بە قەراری ئەو دوای کاگەراوانی کۆمەڵەش کاگرۆشوان هەڵبژێراوە بۆست ئەوامی سکرتێری خۆی بڵێ وەکو ئەنداوێت ناو بێ بەشی خەمەیەەکە بێومە بەڵێ وەکو ئەنداوێت لەغینەکەەوە چێ هەڵبژێن کاگەرشوان هەڵبژێرا بە سکرتێر دوایش دیژنێکی سەکرایەتی هەڵبژێرا هەلو کۆبوونەیە بۆ موقعتە تا کۆنفرانسێکی جێتەوە ئیتر ئەوانەی کە خۆیان بە میراگری نازانم کاگاران مەزان و نازانم چیوانە بەڕاستی ڕەنگە هەندێک خەڵکی چاوە بێ بڵێ منە دوای ئەرام ڕێبازێکی تایبەتی نەوە بڵێمە ڕێبازی کاگارامە ڕێبازەکە کۆمەڵە بوو بەڵام سیاسەتی خۆی ماوە بەڵام سیاسەتی جیاواز و فکرێکی جیاوازی هەبوو لە کۆمیتەی هەرێمەکانە بەرجەستە بوو جیا لە برادرانی گروپی زیندان وەکو چی مەسەلەن جیاوازی فکری ئەم پیاوە لە کاری سیاسیە جیا بوو لە تەنها ئەو باوەڕی بۆ بمێنێتەوە ناو شارەکانە خۆیشی بشارێتەوە تەنزیماتی کۆمەڵێتەوە و باوەڕی بۆوە نەبوو بڕە دەرەوە بەڵێ و فعلا کردیشی و تەنزیماتیشی گرتەوە سەرپەرشتی هەموو شارەکانیش کۆمیتەی دروست کرد و دوایش کە خۆی تر جێگەی نەبووە ناو شارە باشی زانی حیاتی زیاتر لە خەتەرەیە ها دەرەوە بۆ شاخ فەتەی زۆر لە شاباژەر وە لە دۆڵێ وەرەوە نەبێت لە قەراغ بێت ئەی خەڵگوازی هاتو چۆتە قەراغوان نییە دۆڵە ڕوتەوە دەرەوە هذا دەرەوە هاتە منتیقی دۆڵێ منتیقی حتا منتیقی شوێنێ و ئەوانش هات بۆیە منتیقی قەڵازیە ئەو ناوەی هەموو بینین جەولێوانی کە هاتۆ شار بە شاخی ئاسوسوانە هاتۆ شار باشێر لە شاباژەرەوە منتیقی بەرزنجۆلی و ئەنجا چۆ قەراغ هەنیەوە نییە لە قەراغ بێت باشە کەواتە تۆ ئەمەژەت بۆ کرد کە لە دوای نەمانی کاگارام لە دوای کوشتن و شەهیدبوونی کاگارام تاکە کەسێک کە توانی بێتی شوێنی ئەو بگرێتەوە کامیشوام سفا بوو بەڵام پشکۆنەش بەدین لە کتێبی ئەزمون و یادا ئەڵێ تاکە کەسێک کە من ڕۆحی بەرزە فڕی ئارامم تیا ئابینیەوە جستەی کاک ئازاد هەورامی بوو سەبارەت بم بۆ چوونەی کاک مامۆستا پشکۆنەش بەدین چی ئەڵێیت من ڕێزم مامۆستا پشکۆنەش برادرمە بەڕاستی پیاوێکی پاک و نەزیه و ئەوانەیە وە کاک ئازاد هەورامیش ئەو چەندی خۆشوێ منیش
شێرازارەی من خۆش برادری هەمومان بووە ینی ئەو قابلیەتی ئەوەی تیا پیاوێکی تێکۆشە بەڵام تەمەنی کاغازات و ئەزمموی کاغازات ئەو کاتە بەڕێی من نەیەتوەری پێبە سکرتێری کۆمەڵ بەڵام تابڵی پیاوی بە قابلەت بووە پیاوی زیرەک بووە پیاژی ڕۆژبیر بووە و معلوماتێکی ئامی هەبوو و ینی پیاە بڵی هەتا بڵێ ڕۆژانە بەرەو پێشەوە تەتەورە ڕووی کاغازات و محبوب خۆشەویست و ناو هەموو کۆمەڵەشە حتى ناو هەموو یەکێتیشە بەڵام تەمەنی ئەو کاتی کاغازات و ئەزمموی کاغازات ڕێگەی بەوە ناو کاتە بێ بە سکرتێری کۆمەڵە کاغازا خۆشی قبوڵ ناکەن کە نوشوان مەوجود بێت بەڕێی من باشە کاک لە ساڵی 79 لە گوندی شوێنێ کۆبوونەوەیکی فراوان ئەوە دووەم کۆبوونەوە لە دوای کۆبوونەوەکە ئەوە دووەم کۆبوونەوە لەو دوای نەقسەعاکاری بوو بەڵێ لەو کۆبوونەوە ناوی کۆمەڵی مارکسیلینی ئەوگۆڕێ بۆ کۆمەڵی ڕێزەرانی کوردستان بە بڕوای تۆ هۆکاری ئەو ناوگۆڕینە چی بۆ لەو کاتەیە ئەزانی چۆن خۆی ئەو کاتەمە گەشتنی ساتیان سەر و قەناعەتە و تایبەت کاک شوانی زیاتر وتی ئێمە کردار بە مهمە نەک شعارات و ناو ئەوانە من ناوم هەرچی بێت ینی ماهێتم هەر ئەوم کە هەم لەبەرەوە ئەگەر ئێمە بمانێ بیرباوەڕی شەب لە بڵاوکەینەوە شعاراتی مارکسی و کۆمۆنیستانە لە بەرچاوی میلەتەکەمان تۆزێک هین بووە ناشرین بوو تەڵق بووە وتی ئێمە سەماعی دینی جارێ وەڕخەن لەوانەیە کە بڵێن مارکسین و شوعین وانە جگەل لەوەش تەجروبەی حیزبە شوعەکان لە کوردستان و لە عێراقا کە هەبووە ئەوش ئەزممویی بە ئەزممویی وە باشە نەڕۆشن کە خەڵکینیان پێکوشان نازیان پێ بکاتوانە لەبەرەوە بەڕێی من ئەگەر ناویش نەبێت دیسان بەکردار ئەتوانێت بەکردار و بەنووسین و بەشتی تری ئەتوانێت ئەوەی کە ئەوێت و لە مەبدەیەتی بە قەنەعەتی هەرەوەمان لە کۆبوونەوەکە بە ئەکسەری دەنگ ئەومان کرد کە لە کۆمەڵی مارکسیلینی کوردستانەوە بگۆڕێ بە کۆمەڵی ڕێژەرانی کوردستان باشە ئێوە زۆر جار کاک وەهاب لە نێو گوندەکانە کۆبوونەوە خۆ من یەکنیکە مەسەلا عیبنی ئێمە دنیای دەرەوەمان نەبینی بۆ کاتە بەڵێ فەرموو ئاساییە ئێمە دنیای دەرەوەمان نەبینی من تا خۆم نەچوومە دەر ئەوروپاوان نەمەزانی بەڕاستی کە سۆشیال دیموکراتەوە بەقووەتەوەیەوانە و حیزبی چەپیتری شەیە شەرنی هەر مارکسی بێتەوە هەدا یەکی بەسە کاکشوان ئەو کاتە چەند ساڵی زۆر بوو لە دەرەوە بۆ ئەوروپای بینی بوو ئەیزانی چ حیزبێکی سۆشیالیستی چەپ لە دنیای دەرەوە چێن و چێنین ئەوانە پشگیریەکەن یا حیزبێکی شوعی پشکۆلە بە سوات پێشژ و نازانچی کە لە وڵاتێکە هەیە ڕاز دەکە بن حیزبی شوعەکانی ئەوروپا بینیەوە بەڕاستی هیچ نین نەقووەتە نەدەسەڵاتە نیشتێ و ڕۆژ ڕۆژانی ئەوانە ناچێت حکوم کە پشگیری قەزیمی لێ دەکەی ئێمە بکەن لەبەرەوە ئەو باشە تێگەشت و لە هینەکان لە شعاراتەکان ئێمە شعاری چی بەرزکەینەوە ئێمە هیچمان دنیای دەرەوەمان نەبین و ئەزمموی سیاسی ئەوان نشمانەوە بە قوت نەبوو ئەو لێ زانی ئەو دنیای دەرەوەی بینی بوو لەبەر ئەوە هەنێ شت کە باس تەڕحەکەەوە نییە من ڕقم لە هین بێتوانە بەڵام واقعی دنیا وایە باشە کاک وەهاب ئێوە زۆربەی کات لە گوندەکان کۆبوونەوە و مناقەشەی پێرۆ پرۆگرامی کۆمەڵەتان لێنێ وزگەوتەکانە کرد ئەمە کێشەیەکی بۆ ئێوە دروست ناکرد لەگەڵ خەڵکی ئاسایی گوندەکان بەوەی کە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی مەیلدارە بە ئاین قەتۆشی ئەو بەریکەوتمانە نەبوون لەگە خەڵکە بەڵێ نەبوو ئەمە مەسەرەن کادیرەکان دوو نەوە کادیرمانە بوو سێ نەوە کادرمان نەوەی کادرێن کادری ئاسکەری بوو لەگەڵەوەشە تەژیهاتی سیاسیشی هەدات چوو مەسە خۆم کادری سیاسی من دوای بووم بە کادری ئاسکەری کۆبوونی بە قەڵکی بکەم و بە پێشمەکانیش بکەم و تەوعیان کەموانە و کادری ڕابەری سیاسیشمان هەبوو کە ڕابەری سیاسی مەفرەز و کەرتەکان بوو هەم واجبی وشارکردنی پێشمەرگە بوو وەیەکی لە واجبەکانی تریشی کۆبوونەوە بە خەڵکی دیەکان بوو بۆی قسەیان بۆ کە بەرنامەی ئێمە چییە کادریشمانە بووی کۆمەڵایەتیەوە بۆ حەلکردنی مەسەلەن مەشاکیلی ناو کۆمەڵانی خەڵکو ناو دێهاتەکانەوەوانە ئێمە قەت ڕۆژان نەچوین مەسەلەن شتی وا هین بەناو خەڵکە من خۆم لە منتیقی شاباژەر ڕابووم لە ساڵی 1970وانەوە قەت ڕۆژان لە دێکە کۆبوونەوەمان نەکردووە بە زمانی مارکسیان قسەیان بووکە جگە لە بانگازی ئەوە نەبێت کە ئێمە میلەتەکە مازڵمی لێکراوە میلەتەکەمان لەلایەن حکوومەتی بەعسەوە لەناو ئەبرێت تاژیر دەکرێت بەڵام ئێوە لەسەر خەتی مارکسی ئیشتان کردووە یەکێک لە ئیشە
تاکە تاشی خەڵکی موسەقا خوێنەوارە و ناو دیەکانە بەڵێ ئەوانە وەکو تەنظیمی کۆمەڵە تەسخیبمان دەکرد و هەموو شێکمان پێوت بەڵێ بەڵام بۆ فەلاحیشی فەقیر بن چی باسی مادی دیالکتیکی و مادی تاریخی بۆ مەبەستم ئەوەیە یەکێک لە کارە دیارەکانی کاک ئارام لە نێو کۆمەڵەیە بەر لە شەهید بوونی جەختکردنەوە بۆ لەسەر بەخۆڵی ئیشکردن لەسەر خەتی مارکسیزم ئەمە چۆن ڕەنگی ناوەوە ئێوە لە نێو بەو تۆخێن نەبووە ئارام مەسەر تۆ خۆم بینیمە بۆ یاڵێم یعنی ئەو هەموو کاتێ هەلومەرجی کوردستانی لە بەرچاوە گرت ئەیزانی ئەمە موسەمعەکەمان موسەمعێکی فەلاحیە زیاتر و زۆر بەشی بڵینشی بەهۆی ڕژێمە داژیکەرەکان و نەخێناوارن داماوە مەیلداریشە بە ئاینی ئیسلام مەیلداریشە بە ئاینی ئیسلام لەبەرەوە ئەبێت تۆ بزانی لە چ دەواازەیەکە ئەڕۆی بۆ ڕۆحی ئەم توێژە مهمەی میلەتەکەمان کە سەرچاوەی هێز و توانای شۆڕشەکەشتە ئەبێ کاری نەگەی قەڕژەن و شەوەری بری نابێت لە هەم لە تەسەڕفاتە هەم لە قسەتە یعنی ئێمە قەت دەوزی کاگەرەوان نەبوو بڵێ وڵا بچم بەنای مارکس و قسەکرد و بەنای لینۆ قسەکردم وانەی بکردوانە و زیاتر لە مەسەلە نەتەوایەتەکانی بۆش لە ڕاستیش ئەمە زیاتر مەسەلە نەتەوایەتەکان زاڵ بۆ بەس فکریەمە زۆر باشە بە بڕوای کاک وەهابی شێخ ئەحمەد ئەگەر کاک ئارام بمایە ئایندە و ئاراستە و دەرەنجامی کۆمەڵە بەم دۆخە ئێستا گەشت بە تەشید نە فەرقێ بوو زۆریشی فەرقە بوو کاک نەوشیروان بۆ نەیتوانێت درێژە بۆ ڕێبازە بۆ ویسانە ڕەنگەوە بەر نوعشکە بیرکات ئێستا من تۆکە بیرەکەنەوە لەبەرەوە بیرکردنەوەکان جیاوازە ئەوش ڕەنگە وای بە مەسلحەت زانی بێ کاک نەوشیروان بەڵام من بەدڵنیایڵێم نوعیشی کا بەڵام کاک ئاوات قارەمانی لە دیدارێکی تەلەڤیزیۆنی ئاڵێ لەو ساتە وەختەیە کاک نەوشیروان مستەفا بەڵێنی پێیان کە بەجێمان نەهێڵێ بەڵام لە دوجارە بەجێ هێشتن بۆ لەکوێ لە دوای نەمانی کاک ئارام و کاک نەوشیروان ئەبێتە دوای میسکرتێر و بەڵام کۆمەڵە نامێنێتەوە لە ناوێشی تیاتوێتەوە ئەوە زۆر دوایەوە خەت شۆڕشی بەجێ نەشۆ کاک نەک شۆڕش کۆمەڵەشەوە بەڕاستی وەختی حەل کرا من لە دەرەوە لە وڵاتی سوید بوو من خۆم پێم باش نەبووە پێشم خۆش نەبووە ڕەنگە بە شخصی کاک نەوشیروانیش بێت یعنی بەڵام بۆ حەلیکردن تەبریراتی ئەوە ڕەنگە نەوعیکی کە بێت ئەچینە سەر توانەوەی کۆمەڵە لە ناوێشیتیا لە تەوەریکی کا بەڵام ئەموێ هەندێک پرسیاری کەماوە گرنگە بەلامەوە کە بیکەم دەوترێت تۆ یەکێک بووی لەو کاردرە سیاسی و ئەسکەریانە کە ئەو کات لە شارباشیە ڕەبیت دەڵێن وهابی سەرتیب هیچ کات هەوڵی نەیاوە کە پۆستی سیاسی وەرگری و زۆر مەراقی ئەوە نەبوو ئەوەندەی کە پێشمەرگەیەکی لە سۆز و لە خۆ بردوانە کاری سیاسی کردووە بەڵام هەندێک جار غەدرت لێکراوە ئەمە چەند ڕاستە زۆر ڕاستەوە من قەت هەوڵمناوە مەسەلەن توانین لە کۆنفرانسەکانە خۆشم ڕژێنم بە سەرکردایەتی یا لە پۆزیژیکە هیچم لەوانی تر کەمتر نەبوو خەبات نەخەباتم نەتوانای سیاسی و ئەسکەریشم و شادی من ڕەنگە لێنێ هەنچەند زیاتریش بوو بێت بەڵام قەتم وحی ئەوەنەوە بەڕاستی بۆچی وەزەنیشەوە من بوون بە سەرکردایەتی باوەزبێکی زۆر قۆس مەزانی هەموو ئەشی زۆر قرس دەکەوێت سەرشانی من لەبەرەوە هەروەکو کادریشی وەسەڵ بمێنەوە باشترە و مەسئولی عسکەریشی نازیحم باشترە کولی عسکەریشمان نەخوێنیەوە بەڵام نتیجەی خبرەی پێشمەرگەیەتی تەجروبەی ڕۆژانە ئەو زۆر باشە کاکەوە پێم خۆشە بچینە سەر تەوەرەیەکی جیاواز تەوەرەیەکی گرنگ کە ئەویش بەستنی کۆنفرانسێک لە دوایەکانی کۆمەڵەیە و دواتر دروستبوونی ئاڵای شۆڕش و دواتر توانەوەی کۆمەڵە لە نێو ئێشێتی نیشتیمانی کوردستانە کۆمەڵە بە درێژایی مێژووی خۆی سێ کۆنگری جیاوازی سێ کۆنفرانسی جیاوازی بەستووە ئەگەر بکرێت باس لە یەکەمین کۆنگرەی کۆمەڵەمان بۆ بکەیت ئایا خۆت لەو کۆنگرەیە بەشدار بوویت یاخۆت ئەو بڕیار و ڕووداوانی کە لە یەکەمین کۆنگری کۆمەڵەیە بڕیاری لێدرا و قسەی لەسەر کراچی بوون لە دوای کۆبوونە کە فراوانەکانی نوۆکان و شوێنەیە کە یەکەم کۆنفراسی کۆمەڵە لە مالیمۆسی لای کانی زەردی کوردستانی ئێران لێژیران نزیکە لە توۆژەڵە و هەر لەبەر ئەمینی و سەختی شوێنەکە شوێن لێ کۆنفرانسەکان بەست من خۆ مندابووم تێ تاوان لەو کۆنفرانسە
ئەوە بێ کەمی کۆنفراسی شەرعی کۆمەڵە و سەکرداتی شەرعی هەڵژێرا و بەرنامە و پێڕۆ پرۆگرامی کۆمەڵی جارێکی کە بە دوور درێژی تا بەناقەشەکرا و تێدا ڕێژدا تابان لەو هێنا کۆنفرانسە کە چەند ڕۆژێکی خایان مەشاکیلیش دروست بوو ینی وڵێ نییە سەرەتای دروستبوونی کۆمەڵی مەشاکیل بوو یعنێک لایەن وەکو بڵین خۆیان بەهی نەزانیوانە ینی بەڵام ئەم لایەنە ببوورە کاک ئەم لایەنە زیاتر لە کۆنگرەی سیا زەخمەوە لە مێردەپان لە یەکەوە سەری هەڵدا بەڵام لە سیا تەقیەوە هۆکاری ئاگەر زۆر بە کورتی پێم بڵێ هۆکاری ملانەکان چی بوون؟ واللهی زیاتر بەلای منەوەشی شخصی بوو چی شخصی بوو؟ فکری نەبوو یعنیەوە بڵێ وڵا عێراقچێتی و بڵێ کوردستانچێتی و بڵێەوە من پێشە بۆ باز کردیدەوانە باوەڕم بەوانە نەبوو بەڕاستی وامووی بۆ شکانی یەکتری بوو ینی دەیکەواتە هۆکاری دروستبوونی ئەڵی شۆڕش لەو مەسەلە مەنسڵب و کورسی پشتیوە هیچیکە نەبوو مەسەلەن کاکمەلا بەختیاریان خوارد سکرتێری کۆمەڵە بوون بلوانە هیچیکە نەبوو لەندە جیاوازی فکریە بۆ نشێکی بوو ئێگەر وا بۆ درێژەی پێنایسە بۆ هەیوەنیە بەڵێ کاگوا بژانێمە کاتی بەرهەمەکەمان کۆتایی پێهات زۆر بەڕێز وەهاب شێخ ئەحمەد ناسراو بە وهابی سەرتیب کادیری دیاری باڵی ئەسکەری نێوروزەکانی یەشێتی و کۆمەڵی ئەو کات و هەڵسوڕاوی ئەسی بەزوتنەوەی گۆڕان سواز بۆ بەشداری سواز بۆ قوڵکردنی میوانداریت بۆ زانیاریەکانت میێنانی بەڕێز بە نەچاریەوە ماڵاوایەکەین کاتی بەرنامەکە کۆتایی هات تا ئەڵقەی داهات و تەوەری داهات و میوانی داهات و بەخواتان ئەسپێنی خواتان لەگەڵ کاگوها بیان زۆر سپاس زۆر سپاس بۆ جەناتوم بۆ بەرنامەکەتەوە تەلەڤیزیۆنەکەتم کارمەندەکەش